لە کەناڵی ئاسوی زانکۆ سڵاوتان لێبێ. من سروود خورشید لە خزمەتتانام بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە کورتە ڤیدیۆکانمان کە لە ماوەی خولەشێک تا 3 خولەک لە خزمەتی ئەوەی ئازیزابین بۆ باسکردنی بەشی چارەسەری سروشتی لەکوێ هەیە لە هەرێمی کوردستانە لە چ زانکۆ و لە چ پارێزگایەک تاوەکو ئێوەی ئازیز سوودی لێ ببینن. هەروەها بە زانکۆڵاین پارالێل و ئێواران کۆنمرەکانی چەندن؟ ئایا پێویستم بە چەندە بۆ ئەوی بتوانم لەو بەشەیە بخوێنم؟ بینەری ڤیدیۆکانمان بن بۆ زانینی کەمترین کۆنمرەکان. سپاس بۆ لایک و کۆمنت سەبسکرایبکردنی کەناڵەکەمان هاوڕێیانتان لە یاد مەکەن ئەوانش ئاگادار بکەنەوە تاوەکو سوودمەند من لە ڤیدیۆکانمان هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە.